پرۆژەی ڕووناکی هەواڵە خۆشەکەی ڕاگەیاند. موژدەی گەیاندنی کارەبای 24 کاتژمێری بۆ ماڵ بە ماڵی کوردستان و کۆتایی هاتنی دوو کارەبای بە هاوڵاتیان درا. پرۆژەی ڕووناکی یەکێکە لە گرنگترین پرۆژەکانی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی. با تەواوبوونی پرۆژەکە کوردستان قۆناغێکی دیکە دەچێتە پێشەوە و هەرێمی کوردستان لەو کێشە گەورەیە ڕزگاری دەبێت کە زیاتر لە 3 ساڵە بەدەستیەوە دەناڵێنێت. مەسرور بارزانی بەڵێنیدا کوردستان لە بێکارەبایی ڕزگار بکات و کارەبای 24 کاتژمێری بگەێنێتە هەموو شارەکانی کوردستان. پرۆژەکە دەستکرا بە جێبەجێکردنی ئەمڕۆژ تیمی پرۆژەی ڕووناکی زەنگی سەرکەوتنی پرۆژەکان لێدا و موژدەی ڕووناکردنەوەی ماڵ بە ماڵی کوردستانیان ڕاگەیاند. لە ماوەیەکی کەمدا تیمی پرۆژەی ڕووناکی توانیان کارەبای 24 کاتژمێری بگەێنە زیاتر لە 415,000 ماڵ. پلانەکانی حکوومەتی هەرێم بە شێوەیەکە کە لە ماوەیەکی کەمدا کێشەی بێکارەبایی و بڕانی تەزووی کارەبایی نیشتیمانی بە تایبەت کە لە وەرزی هاوین و زستاندا کە بەرەوەکی هەوڵاتیانی هەرێمی دەگرت با یەکجاری کۆتایی پێبێنێت. کارەبای 24 کاتژمێری بۆ ماڵ بە ماڵی هەرێمی کوردستان دابین بکرێت. بەو هەنگاوە ژینگەی شارەکانی کوردستان لە دووکەڵی مۆلیدەکان پاک دەکرێتەوە و دوو کارەبای کۆتایی پێدەهێنرێت. باری سەرشانی هەوڵاتیان لە دانی دوو کرێی کارەبا سوک دەکرێت.